السلام عليكم ورحمة الله وبركاته. لم كرت فيديو دا إن شاء الله إنساني سوكتان بي أنا سينم يك الأمر وسوكانا بريتيلا أم برزانا سوك برادري برزانا سوك كبحساب خوي هالواسي وبويك الروجنامة نوسو أنداميكي بيشكوتوي كاديري بيشكوتوي حزب حركة إسلامية جاء أم إنسان سوكانا دائما هرشت زور بيشت كتليانا برسين نازانن يا توزيكي لي أزانن يكسر والله مدنو كدلنيان لها مشتاق أزانن بويا أكون موقفه بويا سوكا بن بويا إمش نكوين أو موقفانه وخومان ومالو منالمان وهو نموني أم برزرانا سوك نبن براسي أبي سيري أم موقفه بكين كأم كابرايات شنشر مزار بو أما ديبيتيكا طبعا أو كرة طاونية أو كرة علي سلطان الأمريكا دانيشة بحساب بانگە شەی ماهدیەکە و دوانزە مادیە و کەسێکەوە زۆر جارشمە لایڤ و بەس پێی ڕابێرم بەس گاڵتەی پێکەم بەرزانە سووک ئەم بەرزان ڕەمەزانە ڕۆشتووە مناقەشەی لەگەڵا کردو و دیبەیتی لەگەڵاکە تەبەن دەقێکی بۆێنێتەوە بە عەرەبی تێناگا عەلی پێڵێ بە بەرزان ئەڵێ ئایا دوو سپیگەنش بە ئینگلیزی زانی بەرزان بە شێوازێک جوابێداتەوە عەلی هەست بە خەجاڵەتیەکە واتە یاڵێ yes of course ینی ئەوەنە بە دڵنیایی جوابێداتەوە علی هەست بە شەرمەزاریەکە وەکو وایە بڕنە کەسێ بێ بە من بڵێ کاک یاخی یا بڵێ بیلال کوردیە زانی ئێوە سوکایەتی وایە یەکسەر ئەی بۆ نازانم بەڵێ ئەزانم بەرزانە سوکیش ئەوەنە بەجددی ئەڵێ yes of course علی تەواو دڵنیا بێتەوە لەوەی بەرزان ئەم بەرزانە سوکە ئینگلیزی زانێکی زۆر مهمە هەر بۆش واز نایەنێ واتە yes ئەمە بەڵێ خۆی سەر کافی بوو بەڵێ of course بە دڵنیاییەوە وای نۆت لە سێم جاریشە ئەنی سێ جار تەئەکید دەکاتەوە لەوەی ئەم بەرزانە سوکە ئینگلیزیە زانێ باشە بە لێدێ بسم الله ئەوە چی بوو عمش سرتي تو فاختلف أهل البيت آفرين أخربي كاوي كده أبو أو كدر كدو كدلي بإنجليزي شو قلت لهم إنجليزي تزاني Yes of course Okay, let's Why speak not? English because سێ جار تەئەکید دەکاتەوە بەرزانە سوک وە ئەڵێ yes of course ئەها بە دڵنیایە لە فلیمایە ئەوەنە ئەمە با و باپیریشی ئینگلیز بووە بەرزان دیارە خۆی لەگەڵ برادەرەکانیا هەنێ برادری کوردیە بۆ فێری کوردی بووە گینار با و باپیری ئینگلیز بوون بە شێوازی قسەیەکە yes of course بەڵێ بە دڵنیاییەوە دوو تاکیدکردنەوە سێمینیش وای نۆت پرسیارەکە بۆچی نازانم ینی تۆ علی تۆ سوکاتی بە بەرزانەکەی باشە کەواتە ئەمە بەرزان ئینگلیزیە زانێت جا ئێستا ئەو قوربەسەرە ئەو مەلا حەکیمە کێیە هەردووکیان ئەکەونە ئێستێزا بەو داماوە ئەو داماوە ئەمەڵێ با بڕۆ هەناسەیەکەڵ مژێ بەرزانیش بە دوای هاڵات ئەڵێ you can't take a breath man هەر زانی تەواو ئەمە فول ئینگلیزە بەرزان بزان ئەڵێ چیەڵە maybe that this guy take a break. Okay, let him take a break. Thank you, brother Hakim. This is You can't take a breath man you can't take a breath man you can't take a breath man والله نێرە کرد بەرزان تەواوە فول ئینگلیزیە زانێ مامۆستای زانکۆیە مامۆستا بەرزان ئێستاخوا ئەو مەلا داما قوربەسەر هەردووکیان عەلیڵێ باو پیاوەدا ئەوەی سەرەوە بچێ هەناسەیەک هەڵمژات ئیسراحەتی بکە یاکسەر بەرزانیش بە دوایە you can't take a breath man ئۆکەی ئەڵێ تۆ ئەتوانی هەناسەیەک هەڵمژی واتە تۆ ئیسراحەتی وەربگرێت داماوە بەزەی بەخۆیایەتەوە ئەتر دوو ئینگلیز بەرامبەر بە یەکە خوێنن دیبەی دەست پێکا باشە ئەمە دیبەی دەست پێکا بە ئینگلیزی یەڵە جا بۆ ئەوەی ئینسان سووک نەبێ بۆ ئەوەی مناڵەکانمان ئاوا بە سووکی پەروەردە نەبن کاکە ئەم سوکانە حەیامانە بن ئەم تەبیعەتە سوکە لە هەیە بەداخەوە هەیە و بەداخیشەوە بەشێکی زۆری ئەمانە لە ناو شاری هەولێری خۆشەویستان بەداخەوە ینی بەداخەوە لە سلێمانی و لە دەوروبەری شاری بەڵام ئەڵێن بەشی نزبەی زۆرەکەیان لەوێن و بەڕاستی ئەمە تەبیعەتە ناگۆڕێ هەزار جار بیان شکێنیتەوە سووک ببن واتە ئارەقەی حەیایان نییە ئەمە تکی ئابڕوو لە ناوچەوان نەماوە بەرحاڵ سەر دیبەیتەکە دەست پێکا بە ئینگلیزی یەڵە no problem. Allah subhanahu wa ta'ala, as we said, commanded to leave a will before your death. Then Prophet Muhammad sallallahu alayhi wa sallam said, come. تێگەی چی تێگەی بەس پرۆفێت محەممەدەکە تێگەی ئێش پرۆفێتەکەنە بەس محەممەد صلی الله عليه وسلم یەکسەر بەرزان سڵاواتەکەی لێە ئەمە هیچ تێناگە ئێستا هەڵێ برارۆ بزانن تووشی چی ئیحراجیەکە بێ ئەم بەرزانە سووکە بەڵێ I may write for you a document you would never ever go astray. This is for everybody. Whoever deny this هەر خۆی ئەو ینی تەوا هیچ تێناگە ها با دووبارەیەکەمەوە برارۆ فلیمی بەرزان this document, then they are from Bali. They are misguided. They are corrupted. They are not Okay, turn to Arabic please. I don't understand what you say. Turn to Arabic. ئەی بەرزانە سووک ئەڵێ وڵات تێناگەم ئەڵێ چی ئەڵێ تێڕن تو عەرەبیک پڵێ
وەری گێڕە ئەڵێ وەری گێڕە بۆ عەرەبی پلیس بەڕاستی من هیچ شتێ ناگەم هەر ئەمەی لەبەرە هات تۆزێ وشەی لەبەرە تێرن تو عەرەبیک پلیس من هیچ شتێ ناگەم ئەلیش ئەم عەلیە خۆی تەواو نییە ونی تر تێکەچە لە کاکە بەخوا پیاوە جدی نییە و گاڵتەیەکە سبحان الله أخي مثلنا as you witness I'm going to expose them one by one إن شاء الله. أبترن عربي بليز يدك أو كيبينه تيرن أما السجع على السجع باقي له بقولينه ها سيريك I'm going to expose them one by one إن شاء الله. أبترن عربي بليز Please I don't understand what you say. They are corrupted. They are not. Okay. Turn to Arabic, please. I don't understand what you say. Turn to Arabic, better. These guys are not serious. Subhanallah, akhi مثلنا, as you witness. This is why I'm going to expose them one by one, inshallah. أبترن Arabic, please. يدك أو كيبينه. على أمسوكا. إبو حيامنا بيبرزان السوق. كاك جيان بلي نازانم إنجليزي. كاكا بلي يك توزي لي أزانم سوق سليم تو أو أنا بجدي وتد على الإنجليزي أزانم علي هر طريق بوا ها يس أوف كورس أخرى بيكاوي كذا أبو أو كدر كدو كذا ليه بإنجليزي شو قلت لي إنجليزي يس أوف كورس Yes, of course. Yes, of course. Okay, let's speak English because maybe this guy. برزان السوق بلي توزي إنجليزي أزانم بلي كميكي لي أزانم أما نموني أمسوكانه هر شتێک تۆ بۆ منە باسی تەوحیدی لا بکە باسی ئیسلامی لە ئەڵێ هار هەمووی شو سەد لە سەد ڕاستم هەموو ێزانم ئەمە نیو دەقەی قسەی بۆگا بەنگلیزی هیچ شتێ ناگا نەک جارێ سێ دانە جار ئەڵێ تێرن تو عەرەبیک پلیس تێرن تو عەرەبیک پلیس I don't understand ئەڵێ من تێ ناگەم بەرزانە سووکە من تێ ناگەم بەڕاستی چی ئەڵێ تێرن تو عەرەبیک پلیس ئەمە نمونە ئینسانی سووکە ئەمە نمونەی ئەم کەسانەیە کە بەڕاستی ئەبێ بەوانە بیخوێن ئەمە جارێ نمونەیەکی بچووکە لە زۆر شتە ئاوا کەوتۆتە مووقیفەوە بەڵام خۆ تەریق نابێتەوە چی لێەکەی کابرا سووکە شتێکی نییە لە دەستی بە هەر خۆی بەشتەزانێ ئێستا ڕەنگە بڕۆ بڵێ تۆ ساقی F16 زاری وەرە بەڵێ سەرکاوە ئیشی خۆمە تارەکەش هەڵفڕێنێ دوایی بیخاتە ناو دەریایەکەون لەجاتمان بێلێ لەم سووکانە وەی ڕەحمەتی خواتان لێبێ ئینسان فشە نەکە فشوهڕ نەکە بە پێی توانای خۆی دروش نەکە کاکیگیان شتێک نازانم ێ وەڵا عیب نییە ئێستا من ئامادە نیم ئەو کوردە من ئامادە نیم بە ئینگلیزی قسەی لەگەڵا بکەم ئینگلیزەکەم خراپ نییە الحەمدولیلا بەڵام ناڵێم why not yes of course خۆم قەرزارباری ئەو ناکەم و عەلی داماوە ترسا وای زانی تەواو بەرزان مامۆستای ئینگلیزیە عەلی لە ئینگلیزی نازانێت ئەوەنە بەجددی ئەم بەرزانە سووکە پێیوت لە زۆر شتی ترە ئەم بەرزانە سووکە ئاوا پرسیاری لێکەن هیچی لێ نازانێت بڵێن هیچی لێ نازانێ ڕاست نییە ئەفم کەن یعنی شتێکی کەمی لێ ئەزانێ تۆزێکی لێزانێ یەک خۆیەکا بە مامۆسا بەرزان ئەمە بەسات جوابی مولحی دەدەنەوە گۆرانێکی کازم زاهیریان لێ کردە بە قەولی ئیمامی عومەر و مولحیدەکە پێی ڕابێرێ ڤیدۆکەدان بۆ دانێم ئەویش ئێسکورە لا إله إلا الله ئەڵێ ئەو مولحیدەکە ئەڵێ ئیمامی عومەر کە ئەوەی وت بە عەرەبی یعنی چی ئەمیش نازانێ ناڵێ کاکە وەڵی نازانم ناڵێ گوێ بیستم نەبوو ئەیکا بە کوردی بووی ئەوش ئەڵێ دەکەرە دوو لە ڕووی ئەوە گۆرانی کازم زاهیرە نەک ئیمامی عومەر و ئەی خاتە خوارەوە بەس کابرا سووکە کابرا نازانم وەڵی ئەم جۆرە تەبیعەتە چۆن پێ ناسە بکەین پێما بێ ئەمە کافی بێ بۆ وانەی سووکناسی یەکەم ئینشاءڵڵا ئەگەر تااقەتمان هەبوو لە وانەکانی تر هەندێک نمونەیان هێنینەوە وانەیەشی لەسەر خوێنین و لەمەوە فێرە بین کە لە شتێکە نازانین بڵێن نازانین عیبە نییە یا بڵێن کەمێکی لێ ئەزانی نەک شوهور بکەین خۆمان بە جۆرێ پیشادێن کەوانین بۆ ئەوەی ئاوا تەریق نەبینەوە بۆی ئاوا دوایی نەبینە گاڵتە جاری خەڵکی بۆ ئەوەی ئیسام ڤیدۆیە پێم وایە ئەم ڤیدۆ بێ ببێتە ترێن هەروەڵا تێرن تو عەرەبیک پلیس ها تزاني Yes, of course. Yes, of course. Okay, let's speak English because maybe this guy take a break. Okay, let him take a break. Thank you, brother Hakim. You can take a break, man. بس أو ملا زيريكر أو ملا قرب سرت خوا بزي بخوات وإنجليزي نازاني وعمدو أناش عليك عن قرتو برحة يا ربي يوكو برزان وبدران ونمني وأنا سوق معناك يا ربي السلام عليكم ورحمة الله وبركاته.